ئیمامی عامری کوڕی عەبدوڵڵا ڕەحمەتی خوای پەروەردگاری لەبێ یەکێ لە پیاوە چاکانە لە سەرەمەرگا بوو، حاڵی زۆر خراپ بوو، ئەو سەرەمەرگەی کە لە پێشی هەمومانە. فەرمووی بمبەن بۆ مزگەوت و دەستم بگرن بۆ مزگەوت. وتیان ڕەحمەتی خوات لێبێ، تۆ لە سەرەمەرگای، تۆ حاڵت خراپە و نەخۆشی، ڕوخسەتت هەیە لە ماڵەوە نوێشکەی، خوا ڕوخسەتی پێت داوە لە ماڵەوە نوێشکەی. فەرمووی بەڵێ دەزانم لە سەرەمەرگام و ڕوخسەتی پێداوم خوای گەورە کە نوێژەکانم لە ماڵەوە بکەم، چونکە ناتوانم حاڵم خراپە. بەڵام گوێم لە بانگدەرە دەڵێ حەی عەلە الفەلاح، وەرن بۆ ڕزگار بوون. ئایا من وەڵامی نەدەمەوە؟ چۆن شتی وا بێ؟ بانگ مەکا وەرە بۆ ڕزگار بوون، منیش لە سەرەمەرگام ئەمێ ڕزگارم بێ لە سزای خوا، لە تۆڵەی خوا، لە تووڕەی خوا، لە جەهەنم. وەڵامی نەدەمەوە، دەستم بگرن با بچم بۆ مزگەوت. دەستیان گرت و هێنایان بۆ مزگەوت، چوە ناو نوێژی مەغریبەوە، ڕکاتێک نوێژی کرد و وەفاتی کرد. ناو نوێژەکە لە ناو نوێژەکە وەفاتی کرد، ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ. ئایا گوێم لە بانگدەرێک بێت؟ ئیمامی ڕەبیعی کوڕی خوثەیم ڕەحمەتی خوای لێبێ کە تابعینە، لایەکی جەڵدە لە ئیدا بوو، جەڵدەی نیصفی، واتە لایەکی دەست و قاچێکی بتحی ئیشی نەئەکرد. دەیان فەرموو لە ماڵەوە نوێژکە دەیفەرموو من بۆ مزگەوت، من گوێم لە بانگدەرێکە دەڵێ حەی عەلە الفەلاح، چۆن وەڵامی نەدەمەوە؟ دەڕۆم بۆ مزگەوت. تا خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوا زەمانەتی بەهەشتی بۆت کردووە، خوا زەمانەتی کردووە کە تۆ ئەهلی بەهەشتی ئەگەر بەم جۆرە بمریت.